ئەفسەر نۆپێڵ یەکەمین ئەفسەری ژنی کووردە لە ناشڤیل تێنەسی لە کۆتاییەکانی ساڵی 2017ەوە با فەرمی دەستی بەکارکردن کردووە. بەرپرسە لەو ناوچەی ناشڤیل کە زۆرترین کورد لێیدا دەنیشن و پێی دەڵێن کوردستانی بچووک. خۆزگەل کوردۆ شوودگەم ئێنەڤە سۆڵێک و 5-6 هەیڤازوی شولیدگەم ئەنگەلە کەیفۆم پێتێت بکەز ئەز هەڕوو یۆنۆڤ کوردۆدۆ هەندێک جۆرە بوو خودبێ ئەتێم هەندێک جۆر دتەکتیڤ و تشتۆتینی ناوێرێ بەری خودبێ ئەم پشتی خودبێ بەحسێ پۆلیسۆتگەن هەکەیەکی منشکیلۆ دمەستیک ڤایلەنس هەبێت ئەم بەحسێ وان بوتگەین ئەوان هەکەیەکی هەموو چ مشکلە هەبن هەمووان تێن وێرە خونی شۆدان دۆ بزۆنن و پۆلیس وێرێت هەین و هەکەیەکی پێدوی هۆری کۆریاکێ تشتێک وا شێم هۆری بکەم. ڕۆژانە چەند جارێک ئەم ناوچانە بەسەر دەکاتەوە و پارێزگاری لە خەڵکەکەی دەکات. ئەڤە خوری مارکێتە کوردۆنە و جۆمعە جۆرەکی هەموو ئەزڤۆرە بووم تۆتم و چوم گەل عۆلامێت تۆ خفتم پۆرکێدا چما مارکێتێ one of the market owners هاتیت بيت أبي إكي قال ما شوت كات مشكلة كهاي وي شارع إكادية كري هردو بيك ذا شوت كريم بو ماركت أوي بيجا قد كوارا ريبورتا كتشتكي بو ما تشيكا so أتنفير ده هوري كريوام كام وقالك جرا أو نزونن أو نافين تلفون بوليس أب كام هكذا خوني شوبتم درجو بو مروي فات كان بێتگەلەوەی کە ڕۆژانە خۆی بە شێوەیەکی مەیدانی ناوچەکان بەسەر دەکاتەوە هەندێک جاریش لە کاتی ڕوودانی کێشەیەک خەڵک پەیوەندیان پێوە دەکەن. هەر کۆڵێکێ ئەوەی دیە خویۆ هەی دێ دیسپاچ ئەڤە ڕۆدیۆ مرۆڤی دەبێژنە مرۆڤی ئۆن هوس هەڕن vێرێ ئەف مشکلەیە فلان مرۆڤێ vێرێ دەبێن police activity is available right now دەبێن ناڤڕێکە حتى available بن so هەندە جار ئەس گوێ خوب دەمە ڕۆدیۆ هەکە ئەس گوێ خوب دەمێ تشتێک مۆڵێکۆ کوردۆ بێت نۆ ناڤێکی کوردۆ بێت ئەس ئەچمێ. نۆپێل لە سەرەتا ویستێتی ببێت بە دەرمانساز بەڵام دواتر کە دەبیستێت و دەڵێن ئەفسەرایەتی کاری ژن نییە بڕیار دەدات ببێت بە ئەفسەری پۆلیس. هەکە زاڵامشن شولاکی بکەن ژنێک ژنشی هەروی شولی بکەن and every single day هەکو هەمی ڕۆژە هەکووە چوومە ئەکادمیە بڕێکۆ ئەکادمی و هەکواش ئەکادمیە قلۆس بڕێکۆ مۆڵ متگراگیری هەندی بزەحمات بوو سەر منێت تژی بوو and I was like you know, I have to do this. The yotas vid khutmom kam because haka ava bet shulejen konina hamide ben shulejen konina. So bumen bu maraqa komazan medved vi shulib kam. So ban handaz bu ma police. نۆپێل 5 ساڵە پۆلیسە لە ماوەیە 5 ساڵەدا ساڵ و نیوێکە تایبەت لەو ناوچانە کار دەکات کە کورد تێیدا نیشتەجێ سەرپەرشتیارەکەشی ئەمە بە کارێکی گرنگ دەزانێت کە ئەو شوێنانەی کوردی تێدان ئەفسەرێکی کورد لەوێ بێت. زۆر گرنگە ئێمە گەورەترین ژمارەی دانیشتوانی کوردمان لە ناشڤیل هەیە بۆیش گرنگە کە ئەفسەرێکمان هەیە و کار لەگەڵ ئەو کۆمەڵگەیە دەکات و دەتوانێت ئەوە نیشان بدات کە ئێمە ئەوان و داواکانیان پەسەند دەکەین. نۆپێل تاوەکو بووە بە ئەفسەر بەشداری لە چەندین خول و ڕاهێناندا کردووە لە ساڵی 2014 بۆ یەکەمین جار ڕاهێنانی بەرگریکردن لە خۆ چۆنیەتی بەکارهێنانی چەکی بینی دواتر چۆتە ئاکادمیای پۆلیس و پلەی یەکەمی بەدەستێنە. طبیعەتە من قەت بەدل نەبێت هەموو جلکێمە بەدل بن ئەس هەردکەمەکانی ئەس هەرگەل ئۆنەمە تۆڵم and ئەس گەلت کەمەکانی هەندە جۆر ئەس هەکوە تڵسمات کەمکانی هەکوە شارم کەمەت کەمکانی بەس بەدلیۆتۆ من جلکێ منە. خانەوادەی نۆپێل ڕزگاربووی ئەنفالی بادینانن لە ناوەتەکانی سەدەی ڕابردوو ئاوارەی باکووری کوردستان بوونە. نۆپێل لە باکووری کوردستان لەدایک بووە لەوێش ناویان ناوە نۆپێل دار بەڵام باوکی کردوێتی بە نۆپێل و ئێستاش پشتیوانێکی سەرسەختی کچەکەی دەکات. یعنی ئەوێ حەس کرد وەکو ئەوێ دلیدۆ وەکو ڕۆژێکێ بیتە وەکو پۆلیس ئۆفیسەر مژی چ جۆرە مەڕێکنێ نردی من گوت بۆ ئەو شتێتە ببێتن ئەژی حەژێتیم. نۆپێل بێزگەلەوەی کە هەفتانە بۆ زیاتر لە چل کاژێر کاری ئەفسەرایەتی پۆلیس دەکات هاوکات کە دەگەڕێتە ماڵەوە هاو شێوەی ژنەکانی دیکە کاروباری ماڵیش بەڕێوە دەبات. دیار کوردە ڕوودا و ناشڤیل.